پشگیریکردنیان لە ستەم و زوڵما چۆنە؟ زوڵمەکان و تۆ بێدەنگە بی لەسەری باسی ناکەی، زوڵمەکان و تۆ ئینکاری ناکەی، بە گژیانە ناچیتەوە، زوڵمەکان و تۆ هەر پشتیان نەگری، سەریان نەخەی، بە شان و باڵیانە هەڵەدەی، جوانیانەکەی لای خەڵک. ئەوان لە مەرتەبەی زاڵمیەوە هێنیتە مەرتەبەی عەدلە و بە شتێکی باشیان ناسێنی بە خەڵک، ئەیانکەی بەمایەی بەرەکەت و خۆشحاڵی و خۆشگوزەرانی بۆ وڵات. وە کەسێکیش قسە بکاڵێن نا وایە وڵات کاول بێ، وڵات وێران بێ. بەس حەزەکەم بزان وڵات وێران بێ لەوە باشترە وڵات مشریک بێ. خوای پەروەردگار لە قورئانە فەرمێ والفتنة أكبر من القتل والفتنة أشد من القتل. إمام ابن عباس فەرمێ الفتنة الكفر والشرك. شرك و كفر زۆر گەورەترە لە کوشتن، زۆر گەورەترە لە وێران بوون. شرك و كفر زۆر گەورەترە لە مردنی هەموو ئینسانەکانیش، چونکە ئینسان ئەگەر بیکوژی بە مسلمانی بڕواتەوە بەس دنیا و لێسەنوێتەوە. بەڵام ئەگەر بیکەیتە مشریک و کافر و بە کافری و بە مشریکی بڕوا قیامەت لێسەنوێتەوە. کامیان باشە؟ جا بۆیە ئەڵڵا جەل جەلالوهو فەرمێ ئەو فیتنەی کوفر و شیرکە گەورەترە لە قەتل، گەورەترە لە کوشتن، گەورەترە لە وێران بوون، گەورەترە لە کاول بوون. بۆیە ئەڕەوەڵا بەڕاستی ئینسان بکوژرێتەوە باشترە بکرێتە مشریک، بکوژرێتەوە باشترە بکرێتە کافر. جا بۆیە فەرمێ وأعانهم على ظلمهم، پشگیریان بکە لە ظڵمەکەیانە. ئەگەر بێت و پشگیریشیان نەکە، قسەش نەکە، هانی خەڵکیش نەیە پشگیریان بکە، هەر بێدەنگ بێ ئەوەندە، بەڵام مەیلی دڵی هەبێ بۆیان، هەر لەگەڵیانەیە ئەچێتە ئاگر لەگەڵیان. الله جل جلاله فرمي ولا تركنوا إلى الذين ظلموا فتمسكم النار. ابن عباس فرمي الركون هو ميل القلب، بحال ميل ضل بوي بروا طواو تمسكم النار وما لكم من دون الله من أولياء ثم لا تنصرون. الله جل جلاله يتر دوستایەتی تان ناکە، پشتیوانیتان ناکە، خۆشی ناوێن، سەرتان ناخە، تەواو ئیتر بە دۆڕاویە مێنەوە، هەم لە دنیا هەم لە قیامەتی شاشنە جەهەنەمەوە. لە ئاەتێکی ترا فەرمێ وكذلك نولي بعض الظالمين بعضا بما كانوا يكسبون. فەرمێ ظالم و ئیتر کە ئەڵێن ظالم گەورەکەی کوفر و شیرکە، بچووکەکەشی تاوانە. گەورەترین ظلم شیرک و کوفرە، بچووکترینیشی چییە؟ تاوانە. الله جل جلاله فەرمێ الشرك لظلم عظيم. گەورەترینی ظلم چییە؟ شیرکە. الله جل جلاله فەرمێ وفەرمێ والكافرون هم الظالمون، کوفریش ظلمە، کافریش ظالمە، گەورەترین ظالمە. و بچووکترین بەشی ظڵمی ژەوەیە تاوان بکەی. جا بۆیە فەرمێ ئەم ظالمانە ئەیانکەین بە دۆست و ئەحبابی یەک، نوەلی بعض الظالمین بعضا، ناتوانێ وازی لێ بێنە، هەر بێ لە دەوری بێ، هەر ئەبێ بە شان و باڵی ئەڵڵا، هەر ئەبێ جوانی کا و بیڕازێنێتەوە لە خەڵکە ڕەش و ڕووتەکە بە دین، بە حەدیث، بە ئایەت. چونکە الله جل جلاله وای کردووە هەتا واز لە ظڵم نەهێنێ هەر پشگیریەوەکە. کەی خۆی وازی لە ظڵمێنایت ناتوانێت پشگیریکە، پشگیری ناکە، دینەکەی ناڵێ. جا بۆیە فەرمێ وأعانهم على ظلمهم، سەیری ئەم هەڕەشەیەکە. فليس مني ولست منه ولا يرد علي الحوض. فەرمێ ئەو لە من نییە، یعنی لەسەر دینەکەی من نییە، ومن لەو نیم ڕێبازی ئەو من لێی بەریم، ونایەتە سەر حەوضی کەوثەر. ئەیچێتە کوێ؟ چێتە جەهەنەم. جا لست منه وليس مني، يعني من بريم لو أويش بريا لمن تواني وايلة بكي لو ذكا لدو حالة يبرناك، يعني رسول الله صلى الله عليه وسلم بيك جاري لي بريا بو هتهتا لجهنم آمنته بو لبروي لكفر وشركة بشجيري كافر ومشركي كردوه ككار بدستا كافر ومشركة كياتي إيتر رسول الله صلى الله عليه وسلم اك جاري لي بريا ياخذ لظلمي آسايا لتاوانا بشجيري كابراي كار بدستي كردوه أمان بكاتي رسول الله صلى الله عليه وسلم لي بريه.